دەسەڵاتی دادوەری هەروەها حکوومەتی فیدراڵی عێراقیەکەن کە تاکو ئێستا وا باسەکرێ لەبەرەوەی جێگری سەرۆکوەزیرانی عێراق دوکتۆر فواد حوسێنە وەکە وەزیری دەرەوەشە ئەگەری هەیە گفتوگۆ و لێکتێگەیشتەکان هەر جارە کۆبوونەوەی وەفدی هەردوو لا هەبوو بێ لە سەراستی باڵە پێکەوە توانیویانە کێشەکان چارەسەرکرد بۆ پاشان دادگای فیدراڵی بڕیارەیە ئەو بڕیار سالاری کە باسەکرا ئەگەر یە دادگای فیدراڵی دادگای ئیداری یاخود دەسەڵاتی دادوەری خۆیان ڕووکردنەوە بە حکوومەتی عێراق بن ئەیان ئەگەر هاتوو زوو بڕیارەکەی یا دادگای فیدراڵی کە ئەمڕۆ هەواڵ هەبوو سەبارەت بەوەی کە دادگاکە کارا کراوەتەوە خەڵکێک باسی لۆکردنەوە ئەندامی دادگاکە دەستیان لە کار کێشایەوە هیچ سەرۆکی دادگاش دەستی لە کار کێشایەوە کەسانێک وا شۆڤیان کرد کە لە دەست لە کارکشانی سەرۆکی دادگای فیدراڵی بەمانەی هەڵوەشانەوەی دادگاکەی لە کاتێکدا دەست لە کارکێشانەوەی سەرۆکی دادگای فیدراڵی ڕێگە خۆشکەرە بۆ گەڕانەوەی نۆ ئەندامەکە لەگەڵ ئەو سێ ئەندامەی دیکە کە مابوونەوە و ئەتوانن نیسابی تەواو دروستکەن لە ماوەیەکی کە ماتوان سەرۆکیەک هەڵبژێرن و خێرا بکەونەوە سەر کارەکانی خۆیان و بڕیاری موچەش فەرمان سالارێکی بۆ دەرکەن ئەگەر زوو بڕیارەکە دەرچوو ئەوە حکوومەتی عێراق موچانێرە ئەگەر زووش بڕیاری دادگای فیدراڵی دەرنەچوو ئەوە حکوومەتی عێراق پارەی موچە ئەنێرێ بەڵام بە شێوازی شایستەیە پێشینە نەک شایستە بە شێوازی پێشینە ئەینێرێت دواتر کە بڕیارەکە دەرچوو ئەی خاتەوە برتی واتر لە هەردوو حاڵەتەکە دادگای فیدراڵی بڕیار بات و بڕیار نەدات حکوومەتی عێراق لەسەر ئەنجامی کۆبوونەوەکە و کۆنووسی و کۆبوونەوەی وەفدی عێراق و هەرێم موچەی هەرێم ئەنێرێ جا هەر ئەمە نییە هەندێک زانیایی تریشە پێتان دەڵێم ئایا موچەی مانگی پێنجێت یاخود شەش و تا کۆتایی ساڵ کێشەی موچە چی بەسەرێ خۆتان زانن کە من لەسەر موچە زۆر قسە ناکەم کە قسەشم کرد شتی ڕاست و دروست دەڵێن قەت حەزم نەکرو هەموو ڕۆژە باسی موچەتان بۆکەم هات نەهات ئەوە قایمەی موچە نێردرا ئەو ئەمڕۆ تەدقیق کرا بەیانیوە تدقیق و لیستی موچە و ئەم شتانە شتی تەکنیکین بڕیارەکە مهمە کە ئیمزاکە بکرێ پارەکە بێت جا من ئێستا پێتان کۆبوونەوەی وەفدی عێراق و هەرێم لەسەر ئەم بابەتانە قساکەن لەسەر بڕیاری دادگای فیدراڵی ئەوەی کە پێشتر لە مانگی 2024 کە موچەی هەرێم بە دەرکرێت لە ململانەکان ئەوە ئەکەن بە چەتری گفتوگۆکانیان بۆیە پاڵپشتێکی یاسایی زۆر باشە بۆ بگەنە ئەنجام هەروە لەسەر داهاتی نەوتی هەرێمی کوردستان گفتوگۆکرێت لەسەر پشکی هەرێم لە بودجەی 3 ساڵی عێراق گفتوگۆکرێت لەسەر داهاتی نانەوتی ئایا هەرێم بۆ مانگانە داهاتی نانەوتی کە ڕادستی بەغدایەکە مانگ بە مانگ کەمەکە بێگومان تیمی هەرێمی کوردستان بڕیار ڕووکردنەوەیان بنێ و هەروەها راپۆرتی چاودێری دارایی عێراق و هەرێمیش گفتوگۆی لەبارەوەکرێ سەرنجام ئەوەی کە ئەمێنێتەوە ناردنی موچێ و ئیتر پارەی تر بۆ هەرێم لە بابەتی پشکی هەرێم لە بوجۆ ئەوانە نابێت ئەمەی کە لێرەیە تەقویمی یەک ساڵ 12 مانگە فەرمانبەرێک ئەبێ هەر ئەم 12 مانگی لە ساڵەکەیە سەوز ببێت نابێ سووری تیا بمێنێت لە 2023 سێ مانگ نەدرا جا ئێستا هەواڵێکی گرنگەیە دۆناڵد ترەمپ لە ناتۆ قساکە لە کۆبوونەوەی ڕێکخراوی ناتۆ ڕاستەوخۆ ئەیگوازنی و دواتێ بۆ سەرپرسی موچە وزەی ئیسرائیلی و نامەیەکمان بۆ هات کە نامەیەکی ڕەسمی بۆ خەڵکانێکن کە زۆر جێدێن ئەو وێرانکاریەی کە لە فۆردۆ دروست بووە بۆتە هۆی ئەوەی کە ژێرخانی دامەزراوەکە بە تەواوەتی بە یەکجاری وێران ببێت و ئێمە هەڵسەنگاندنمان بۆ هێرشە ئێرانیەکە ئەوەیە کە ئێران بۆ ماوەی چەندین ساڵ توانای ئەوەی نابێت ئەو دامەزراوە ئەتۆمیانە دروست بکاتەوە ئەمەش وا دەکات کە ئێران نەتوانێت کەرەستەی ئەتۆمی بەدەست بهێنیت و جێداخە کە ئەو ڕووداوانە کەوتنەوە بەڵام لەلایەن کەناڵێکی هەواڵ دروستکەری وەکو CNN هەواڵی بێ بنەما دروست دەکەنەوە نەکە زیانی بەرنەکەوتەوە بەداخەوە ئەوە شتێکی زۆر خراپ بوو واروەها نیویۆرک تایمزیش راپۆرتێکی بڵاو کردەوە کە گوایە لەوانەیە گورزەکەی بەرکەوت بێ بەڵام لەوانەیە هێندە خراپ زیانەکە هێندە گەورە نەبوو بێت و کەسانێک بەڵام ئەو کۆتایی بە جەنگەکە هێناوە هەندێکیش دەڵێن کە وێرانکارێکە گەورە بوو هەمان شێوەی جەنگی جیهانی دووەم کە وەشاندنی بۆمبی ئەتۆمی لە هیرۆشیما و ناکازاکی کۆتایی بە جەنگی جیهان
جەنگی جیهانی دوام هێنا واربەها وەزیری دەرەوەی ئێرانمان هەیە کە لێدوانێکی هەیە کە دەڵێت ئەو دامەزراوە بە خراپی لەلایەن بەهۆی هێرشە ئاسمانەکەی ئەمریکاوە زیانیان بەرکەوتووە. ئەو راپۆرتانەی کە بڵاو کراونەتەوە راپۆرتی هەڵبەسراوە بێبنەوە. ئەم پێی دەڵێم راپۆرتێکی بێبنەمای هەڵبەسراوی راپۆرتی نیویۆرکە هیچ کارێکیان نێبیکەن. وەروەها راپۆرتە بێبنەما و هەڵبەسراوەکانی CNN و MSNBC کەوانە خەڵکانێکی خراپن کە هیچ متمانە و ڕازگۆیەکیان نییە. جاران لە 1940 ڕخنان دەکرد بەڵام ێستا لە 1960 هەواڵ هەڵدەبەستنم و کاتێک کە من بینیم کە پرسیاریان دەکرد سەبارەت بە هێرشەکەمان کە ئایا شوێنەکەی وێران کردویانە بەڕاستی زۆر خراپ بوو بەڵام ئەوە کۆتایی هاتوو و ئەوە ناتوان هیچ بکەن و کۆی دامەزراوەکە بە تەواوەتی وێران بووە و کۆمەڵێک کەرەستە و دەستگای تێدا کە قورسە بگوازرێنەوانێ و بۆیە ئێمە توانیمان لێمان بردووە کارێکی زۆر قورس و مەترسیداریشی کە بتوانن بیگۆزنەوە. بۆیە پێم وانێ خەڵکانێکی ئێستا هەبن بیانەوێ بچنەوە ئەو ژێرزەمینەوە بچنە ئەو دامەزراوانەی کە لە ژێر زەویدانە ئەوانە باشترین دامەزراوە و باشترین کەرەستەیەک بوو بە هەروەها نابێ هێزی دەریاییشمان لەبیر بچێت و ئەوانیش بەشداریان کردووە و کۆمەڵێک موشکیان وەشاندە. پێما بەهێرێکێک لە موشەکان ئامانجەکەی خۆیان پێکاوە کە نزیکەی 400 میل دوور بوون لە شوێنەوە لە ئۆقیانوسەوانە موشکەکان هاوێشران و ئێمە نزیکەی 30 موشکمان هاوێشت و هەرێکێک لە موشەکان نزیکەی 9 ئینچ لە یەکتریەوە دوور بوون بەتایبەتی لە فۆردۆ و دوو دانی تریشمانە و زیادە پێوە بۆیە بە تەواوەتی دامەزراوەکەی وێران کرد و بۆیە لە ڕێگەی کەشتەکانیشمانەوانە لە دووری سەدان میلەوان توانیمان موشک باویژین و کە باشترینی هێزی دەریاییمان هەیە کە هیچ کەسێک نییە و هیچ وڵاتێکنی هێزی دەریایەکەی بەسەر هێزی دەریایی ئێمەدا سەر بکەوێت. ئەمانە پرسیارێکترمان هەیە یاخۆد راپۆرتێکترمان هەیە لە دامەزراوەی وزەی ئۆتۆمیەوە راپۆرتێکە ماوەیەک پێشێستا بڵاو بووە هەروەها دامەزراوەیەک تێشمەکە دامەزراوی وزەی ئۆتۆمی ئیسرائیلیە و هەمویان ئاماژە بۆ دەدەن کە و دامەزراوە نەوێران بوون. بۆیە ئێمە ئەو ئازایەتی و گویانشتیمان پەروەریەمان هەیە لە نێو فڕۆکەوانەکانماندا کە دەتوانن باشە لە هەچ کەسێکی تر فڕۆکەکان بە ئاسمانە بڕفێنن بەسەر کۆمەڵە ناو چەویش شوێنی نائارامدا بڕۆن و موشێکی زیاتر بەهاویژێن بەبێ ئەوەی کە ئاشکرا بکرێنە. ئەوە کارێکی زۆر ئازا و جوامێرانە بوو و بەو شەوە تاریکە توانیان بە زۆر بە وردی ئامانجەکەیان بپێکن لە کاتێکا کە هیچ ڕووناکیەک لەو ناوەدا نەبووە و تەنانەت ڕووناکی مانگیش لە دەرەوەنە بۆیە زۆر بە جوانی زۆر بە ناوازەی ئامانجەکەیان پێکە چکە ئەوان خۆیان دەزانی کە چۆن بە توندی و بەهێزە و مشەکان بۆشیان و دواتر گەڕانەوە بۆ فرگەکەیان لە ویلایەتی میزۆری کە ئەوانەش فڕۆکەی بیتون و واروە کۆمەڵە فڕۆکەیەکی تریشمان هانن نزیکەی 52 تانکەری گەورەمان هەیە کە ئەوانە لە هەموو شوێنە جیاوازەکاندا بەفڕن و ئۆپەراسیۆنێکی گەورە ناوازە بوو. پێویستەوە بڵێم و جەنەرال ریزنگەین ئەویش لەوێ بوو ئەو پێشتر داعشی بەزاندووە و لە ماوەی چەند هەفتەیەکە توانی کارەکە بکەین بۆیە ئەو سەرۆکی ستافەکەیەوە چونکە ئەزمونێکی زۆری هەیە و بە شێوەیەکی زۆر جوان توانی داعش بمەزێنێت و ئەو کارێکە چەند ساڵێک یا 4 ساڵ 5 ساڵی دەوێت و بە چەند هەفتەیە کردێن بۆیە ئێمە سەرکەوتنێکی گەورەمان بەدەستێنە و پاشان ئەتوینێتە ئێرە و لێرە سەرکەوتنی گەورەمان هەیە و بەش پڕۆژەیەکی بەردەوامە بۆ ئارامی سەلامەتی ئەوروپا و هەموو جیهانە و ئێوە باسی تریلیۆنەها دۆلار دەکەن لە ساڵێک دەکە باسی بڕپارێکی ئەجگا زۆر دەکەین
لەبەرەوە من جەنەرال مارکۆ ڕۆبیۆم لەگەڵە وەزیری ئەبێ نایە بنین وەزیری جەنگ بە ماوەی چەند هەفتەیە کە چکە وەکو جەنگاوەرێک دەرکەوت و هەروەها چالاکانە کاری دەکرد و ئەو کاتە بڵە ڕووی سیاسی و ڕازەبێنێ پێی دەڵێن وەزیری بەرگریەوە ئەمە وەزیری بەرگریە بەڵام ئێمە بۆ شێوەیە هەست دەکەین یا هەستەکە ئێمە بۆ شێوێ هیچ پرسیارێکتان هەیە؟ پرسیاری زۆرتان هەیە کێ ئەم کەسە باشە کێ بەڵام قەی ناکە ڕێگە دەتەن پرسیار بکە پرسیارەکە و چییە؟ بەی شێوەیە ئەمە کەسێکی باش نییە باشەی ناسم سپاس جەنابی سەراکۆ سپاست دەکەم بۆ ئەو کاتێک کە پێمان دەی تۆ وتت تۆ لەو باوەڕە دای کە ململانی نێوان ئێران و ئیسرائیل کۆتایی هاتوو چی وا لێ دەکات کە ئەو بڕوای لا دروست بێت چکە من لەگەڵ هەردووکیاندا قسەم کردووە و هەردووکیان هیلاک و ماندوو شەکەتەن و زۆر بە قورسی و زۆر بە سەختی و زۆر بە دڕندەیی و زۆر بە تونند و تیژی شەڕیان کرد و هەردووکیان ڕازی بوون کە بگەڕێنەوە بۆ ماڵەوە واز لەم شەڕە بێنن خۆ ئەگەر دەست بکەنەوە لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان بەیا بەم زوانە بێت پێم وا بێت ئەوە هەڵەیەکی گەورە دەبێت و خۆشی باش دەزانیت ئێران بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بەسەکەی پێشێل نەکردووەوە و ئیسرائیلێش نزیکەی 52 فڕۆکەی هەبوو ئاسمانەوە پێم وتم با بگەڕێنەوە بانگیانکەنەوە با بگەڕێنەوە بۆ هیچێکیان نەکرد بە شکارێکی ناوازە و نایابوو جەنگێکی گەورەیان کرد زۆر بەتوندی شەڕیان کرد پێشما بە شەڕەکە کۆتایی هەیەت بەتایبەتی ئەو کاتێک کە ئێمە دامەزرا ئۆتۆمیەکانمان لەناو بردو و فڕۆکەکانی فڕۆکەوانەکە باشترین فڕۆکەوان لە جیهان دەکەتوانن بە شێوە ئامانجەکان بپێکن یا خولەک بۆستە و پێویستە بەو شێوەیە ڕێزیان لێ بگرین کە شایەنین و شایستەین ئەو پێچوانی قسانەوەی کە دەڵێن هیچ زیانێک بەردامەزراوەکان نەکەوتنەوە بۆیە پێم وە بێت شەڕەکە کۆتایەوە پێشم وە بێت ئیسرائیل دەگەڕێتەوە بۆ ئەنجامدانی ئەو کاری خۆیان کە دەیان کرد و خۆشان دەزانن ئێران وڵاتێکە دەتواننەوە بفرۆشن و شتر بکەن بۆیە پێم وانە بگەڕێنەوە بۆ شەڕ و بگەڕێنەوە بۆ دامەزرا ئۆتۆمیەکان و کاری لەسەر بکەن چونکە ئەوان 22 ساڵ ئەویان کرد خۆگەر واش بکەن ئەوە ئێمە ئامادەین و خۆگەر منیش دەم کەسێکی تر لەوێ دەبێت و ئەرکی سەشانی خۆی ئەنجام دەدات بەڵێ فەرموو تکایە CNN هەواڵ دروستەکان ئەوا دەستمان پێکرد فەرموو پێم وابێ هەموو کەسێک ستایشی سەربازەکانمان دەکات و کارەکان بەرز دەنرخێنێت تۆ خۆت زانیاری هەواڵگری لابە لەسەر ئەو هێرشەرە لایەن ئیسرائیلیەکانە تۆ پێت وایە زانیاری هەواڵگریەکانی دەستگای ئیسرائیل کاریگەری هەو بێ لە سێرچەکەی و بۆڵسەنگانی کاریگەرەکانی هێرشەکە ئێمە دەتوانین قسە لەسەر بکەینەگەن و دۆکۆمنتەکان بە پێی دۆکۆمنتەکان دەڵێن ڕەنگە زیانەکان زۆر گەورە بن دەکرێت سنووردار بن یا زۆر تند و گەورە بنجیان دەڵێن نازان دەکرێت سنووردار بن دەشکرێت زیانەکان ئێجگار گەورە بوون چونکە دوای ماوەیەکە ئێمە زانیاری و داتای هەواڵگری زیاترمان کۆ کردەوە لەگەڵ ئەو کەسانەی کە پسپۆڕ و شارەزان و ناوچەکەیان بینیوە بۆیە پێمان وابێت هەموو ئەوشتانی کە لە ناو زەویدا بوون ناتوونەتە دەرەوە کێتر فەرموو Thank you so much, Mr. President. Yesterday you said China can now continue to purchase oil from Iran. ئەوەی بینیتان ترەمپ بوو لە کۆبوونەوەی ناتۆ کەمڕۆ کۆتا ڕۆژێتی قسەی بۆ میدیاکان کرد باسی ئێرانی کرد و شەڕە و تیاگر بەستر کۆتای تۆرکی لایەکیان پێشێلی بکە زەرەرەکەت ئەس لێوەش کردوتی موشکی باشمان ناو بن کە تۆمیەکان ئێرانەوە کە راپۆرتەکانی CNN و نیویۆرک تایمز هەڵبەستراون و لە 16 ناڕاست. باسی موچەم بۆکردن پێشترم ئەتا هێنمە سەر بابەتەکە لەسەر موچەی هەرێمی کوردستان موچەیەت نایەدە وەفدە حەلیەکە حەلیناکە ئەم زانیاریانە هەیە. یەکمان وەفدی عێراق کە سەردانی بڕیارە سەردانی هەرێمی کوردستان بکات لەسەر چەند بابەتێک گفتوگۆکەن. بڕیاری دادگای فیدرالی کە لە مانگی 2024 دەرچووە واڵێ موچەی هەرێم لە ململانی سیاسی دەرچێت ئەمە چەتری گفتوگۆکانیانە بێ و بنەمای سەرەکی
گفتوگۆی نێوان وەفدی هەرێم و عێراقە بێ کە بە ئەگەری زۆرە پاڵپشتێکی یاسایی بەهێزە بۆی کە چارەسەری کێشەی موچەی پێ بکرێت وا باسی داهاتی نەوتی هەرێمی کوردستانەکرێ پشکی هەرێم لە بودجەی 3 ساڵی عێراق وارووا داهاتی نانەوتی و لەما کاتە راپۆرتی چاودێری دارایی عێراق و هەرێم کە هەموو ئەمانە هەڵسەنگانی تەواوی بۆکرێ و بەو نیەتەی کە بگەنە ڕێکەوتنی تەواوەتی نەک بچنە نێو وردەکاری زۆر قوڵ کە زۆر جار ئەوترێ شەیتان لە وردەکاریە بڕیارە بە شێوازێکی گشتی لەسەر ئەم بابەتانە قسەکە بۆی بگەنە چارەسەر و ڕێکەوتن. ئەمە 12 مانگی ساڵە کاتێک کەسێکی شەکا فەرمانبەرە موچەخۆرە ئەبێ هەر 12 مانگەکەی سەوز بێ بەڵام لە هەرێمی کوردستان 10 ساڵە 1 ساڵمان هەبووە کە بە تەواوەتی سەوز بوو بێ ئیتر ئەوانی تری دانێکی سوورە دوانی سوورە سیانی سوورە پرتەقاڵی تایە واتە لێبڕینی تایە ئەم ساڵیش کە ئێستا لە 25/6 ئەمڕۆ 25/6 لێرەی تەنها 4 مانگ موچە دراوە مانگی 5 کە لێرە پرتەقاڵی کراوە مەبەستم هەبوو مانگی 5 کەی لێکی حەوت بۆ 15 حەوت بە دیاریکاوی ئەگەری هەیە لە 6 و لە 5 و 6 6 حوتە موچەی مانگی 5 دابشکێت لە 5 و 6 مانگی حەوت بە دواوە ئیتر ئەوە کاتی دابشکردنی موچی ئەگە زووتریژنێت بێگومان لە دوایەوە تا 15 حەوت عێراق موچەیەک ئەنێرێ کە ئیتر مانگی 5 دواتر 6 وەرەگەی لە مانگی هەشتا وتک ئەڕوا هەتاکوکەی هەتاکو مانگی 11 من تا ئەستێک دڵنیام لێی چونکە لە 11 هەڵبژاردننی عێراقا ئەم 5 مانگە تۆ کێشەی وەرگرتنی موچەت نابێت تا هەستێک ئیتر دوای هەڵبژاردنەکانیش ئەنجامەکانی هەڵبژاردننی عێراق زۆر گرنگن ئایا موچەی مانگی 12 وەرەگری هەموو ئەم مانگانە سەوزە بن نابن چکە ئەکرێتە سەرەوەی کە سەرگۆزیانی عێراقێکە دەنگی باش بێنێ وەکو فشارێک بۆ کورد بەکاری هێنێ کە لیستە کوردیەکان لەگەڵی هاوپەیمانیتی دروستکن جایکتبێتەوە بە سەرگۆزیانگە دەنگی کەمیش بێنێ ئەوەی تەربیە منێتە بێزان جایکت نابێتەوە سەرگۆزیان بۆیە زۆر گرنگ نابێت لای موچەوەرگری یاخودنەوە بێتە حکوومەتی کاربەڕەکەریش ئەو دەسەڵاتە ڕەهایشی نامێنێت کە بێگومان وەگەوەی باسم کرد لەیەکی حەوت بۆ 15 حەوت کاتی ئەوەیە کە پارە بۆ هەرێم بنێردێ و ئاتێمەت لە چوارشەمە و پێنجشەمەی ئایندەوە تا ئاستێک چاوەڕێک لەگەڵ قارەمان جەوهەر پەیامنێری کوردستان نیوز لە هەولێر قساکەم بزانین دوانی زانیاریەکان چین لەسەر موچەی هەرێم بزانین وەفدەکەی عێراق کەی دێ قارەمان سڵاو لێ بێ ئەو وەفدەی بڕیار سەردانی هەرێم کە کەیەت بۆ هەرێم لە هەرێم لەگەڵ کیا کۆ بێتەوە بیلا لەو کاتت باش سەرەتای هەفتەی داهاتوو ئەو وەفدە سەردانی هەرێمی کوردستان دەکاتن سبەی پشووە لە عێراق و لە هەرێمی کوردستان ڕۆژی پێشەمە ڕۆژی هەینی و شەمەش بە هەماشێوە پشووە چاوەڕوان دەکرێتن لە هەفتەی داهاتواتە لە ڕۆژی یەکشەمەوە ئەو وەفدە سەردانی هەولێر بکاتن بەپێ ئەو زانیاریانەی کە هەیە ئەو وەفدە لەسەر ئاستی زۆر باڵانیە بەڵام وەفدێکە کە تێکەڵیە لە نێوان وەزارەتی دارایی عێراق وەزارەتی نەوتی عێراق و بەشێک لە ڕاوێژکاران و ئەو کەسانەی کە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقن کە سەردانی هەولێر دەکەن واتە ئەو وەفدەی کە دێت جیاوازترە لە وەفدانەی کە پێشووتر دەهات وەفدێک دەهات پێشووتر وەفدی تەکنیکی بوو وەفدێک دەهات وەفدی لێژنەی چاودێری دارایی بوو وەفدێکتر دەهات بە هەمان شێوە لەسەر ئاستی باڵا بوو لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆ دەبوونەوە و ڕێکەوتن دەکرا بەڵام ئەو وەفدەی کە دێتن وەفدێکە گفتوگۆ لەگەڵ وەزارەتی دارایی و وەزارەتی سامانە سروشتیەکان دەکرێتن سەبارەت بەو داهاتانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ پێیکە خاڵی ناکۆچی نێوان هەرێمی کوردستان و عێراق ئەو داهاتەیە کە هەرێمی کوردستان وەک پێویست بۆ بەغدای نانێری ینی گفتوگۆکان بەو ئاراستەیە دەبێتن کە داهات چەندە بۆ پێیکە لە مانگەکانی ڕابردوش بە هەمان شێوە ئەو وەفدانەی کە چاودێری دارایی بوون داهاتنە هەرێمی کوردستان بە دوواداچوونیان دەکرد لەگە وەزارەتەکان یەک بە یەک کۆ دەبوونەوە چاوەڕوان دەکرێتن لە ڕۆژی یەکشەمەوە ئەو وەفدە سەردانی هەولێر بکاتن دواتر بڕیار لەسەرەوە دەدرێت کە موچەی مانگی 5 عێراق دەینێرێت یاخۆت جارێکی تر ئالۆزیەکان دووبارە دەبێتەوە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ینی نردنی موچەی مانگی 5 دەکەوێتە سەر دەرئەنجامی ئەو کۆبوونەوەی کە ئەو وەفدەی کە لە بەغدا دێتە هەرێمی کوردستان
بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکرێتن هەرچەندە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ گفتوگۆ لەسەر داوەشکردنی موچە کرابوو بازنەوە کرابوو کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان چەندە بۆ ئەوەی دەست بە دابەشکردنی موچە بکرێت لە هەر ئەگەرێکە حکومەتی عێراق موچە ڕەوانە نەکات بەڵام یعنی بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە هەرێمی کوردستان بڕی ئەو پارەی لەبەردەست نییە واتە نیوەی بڕی ئەو پارەیەشی لەبەردەست نییە کە بۆ دابەشکردنی موچەی مانجی 5 پێویستە دابەشی بکاتن بۆیە لە ڕاگەندراوەکەی یاخود لە کۆنگرەی ڕۆژنامەوانی سەرۆکی حکوومەتیش ینی بەڕوونی ئەوە دیار بوو کە چاوەڕوانی بەغدا دەکەن کە ڕێک بکەون و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکرێتن ینی ئەو ئەگەرانەی کە پێشووتر هەبوون نی لە دوێنێەوە کە هەرێمی کوردستان لەسەر داهاتی ناوخۆ موچە دابەش دەکات ئەو ئەگەرانە بە شێوەیەکی جگار زۆر ئەگەرەکان هەمووی لاواز بووە تا 90 ئەوەی کە هەیە هەرێمی کوردستان حکوومەت ناتوانێت موچە لەسەر داهاتی ناوخۆ دابەش بکاتن بەپێی کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران و قسەکانی سەرۆکی حکوومەت چاوەڕوان دەکرێت لە هەفتەی داهاتوو لە دوای دەرئەنجامی کۆبوونەوەی ئەو وەفدەی کە دێتن چاوەڕوان دەکرێتن بڕیار لەسەر دابەشکردنی موچە یاخود ڕەوانەکردنی موچە لەلایەن بەغداوە بدرێت. قارەمان جەوهەر پامێری کورسات نیوز لە هەولێر هەر بژیت باسی موچەی بۆ کردوتی بەیانی پشوو ئەگەریە لە سەرەتای هەفتەی ئایندە وەفدەکەی عێراق بێت و پێچێر یەک ڕۆژیان بەس بێ بۆ کۆبوونەوەکانیان باسی لەوەش کرد لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسی داهاتی ناوخۆ کراوە قارەمان وتی نیوەش نەبووە ینی نیوەشی تیا نەبوو قاسەکە هێرێن بۆ دابەشکردنی موچە بۆیە حکومەت هێرم نەیتوانین باسی دراوەکانتان بۆ بکەم بەهای دراوەکان لەژێر کاریگەری ڕووداوە سیاسی و ئەمنیەکانی ناوچەکە گۆڕانکاریان بەسەر داهاتووە بەهای دیناری عێراقی و تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار بەرز بوونەوە هاوکات لیرەی سووری و لیرەی تورکی دابەزی لە یەکەم ڕۆژی هێرشی ئیسرائیل بۆ سەر تاران بەهای تمەنی ئێرانی لە 115 دابەزی بەڵام لەگەڵ ڕاگەیاندنی ئاگربەست بەهاکەی بۆ گەڕا بە هەمان شێوە دینار ئاستێکی بەرزتری لە پێش دەستپێکردنی جەنگ بەخۆبینی ئەمڕۆ ئالێرە باسێکی دراوەکانتان بۆ کەم لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان باسی تمەنی ئێرانی و دیناری عێراقیتان بۆ کەم بە دیاریکراوی لەبەرەوەی لە ماوەی دوو هەفتەی ڕابردوو ئەم دراوە بەرزبوونەوە و نزمبوونەوەی زۆریان بەخۆبینەوە سەرنجتان ڕاکێشم بۆ 12/6/2025 12/6/2025 ڕۆژێک پێش هێرشە لە ناکاوەکەی ئیسرائیل بوو بۆ سەر ئێران بەهای دینار لە بازار $100 تۆ ئەتکڕی بە 141,250 دینار بەڵام هەر بەرەبەیان سەعات 3 کاتی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر تاران ئەنجامدرا ڕۆژی هەینی بوو هەندێک کۆمپانیا و نووسینگەکە کراون لە بازارەکانی هەرێمی کوردستان لە 13/6 واتە تەنها 24 ساعتێ نەپەڕی بەسەر و نرخە $100 گەیشتە 149,000 دینار لە هەندێک شوێن گەیشتە 152 خەڵکێکی پێویستی بە دۆلار بوو بە 152 کڕیان بەڵام ئەمڕۆ ڕێک ئەمڕۆ 25 مانگ 12 ڕۆژ دوای 13 مانکە 149 بووە بە 140,850 دینار تۆ $100 سەوز ئەکڕی ئیتر بە هەزاریت کڕی بە 10,000 بە 25 یاخود بە 50 140,850 واگەری هێز زیاتریش دابەزن باسێکی تمەتان بۆ بکەم چەند ڕۆژێکە خەڵک خۆی یاوەتێ هەندێکە زەیکڕن دایانێن قازانچکەن جارێ پێشەوەی ئەسڵەن هەر باسی بکەم تمە بەرزەبێت و یاخود دابەزێ ئەوەتان پێڵم خەڵکانێکی زۆر هێشتا لە ژوورەکانیانە تمەنی 10 ساڵەمە و پێشیان هەیە بۆ خەیاڵی قازانچکەن هەیە ئەو نەخەفەتی خواردووە سەری سپی بۆ بە دیاریەوە تمەن دراوێک نییە جێگیری بەخۆ بینێ هەمیشە لە بەرزونزمی خێرایە و ئاراستی هەمیشە بەرەو دابەزینە چەند بەرز بێتەوە دە ئەوەیتر دوای ماوەیەک دابەزێتەوە ڕۆژی 12/6 ڕۆژێک پێش هێرشەکان $100 8,300,000 تمەنی ئەکرد بەڵام لە 13 مانکە ڕۆژی جەنگەکە گەیشتە 9,600,000 تمەن لە 115 تمەن دابەزی پێش بینیەکە لە ماوەی جەنگ زیاتر دابەزێ بەڵام خۆگرتنێکی باشە بوو لەبەری حکوومەت و بانکی ناوەندی ئەو وڵاتە پاڵپشتێکی باشیان کرد و بانکەکانیش نەبوو خەڵک تمەن ڕاکێش و بچێت دۆلار کڕە و فڕۆکخانەکانیش نەبوو خەڵک بچێتە دەرەوە دوای ڕاگەیاندنی ئاگربەست تمەن لە 9,600,000 9,400,000 یاریە کرد بەڵام لە دوای ڕاگەیاندنی ئاگربەست و بە دیاریکراوی ئەمڕۆ گەیشتوەتەوە 8,350,000 تمەن واتە هەمان ئەو ئاستەی کە ڕۆژێک پێش هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران هەبوو جا ئەم نرخە ئەمە نرخی پێڵێن حەواڵە
لە بازاڕەکانی هەرێمسان نرخی ئیحتیمال پێوە تێککاش لە ناوخۆی ئێرانیشێ لە هەرێمی کوردستان بەداخەوە $100 ئێستا 7 ملیۆن و 100,000 تمەنەکە خەڵکێکی زۆرەی کڕێ جات کام وایە جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ ناوخۆی ئێرانە پێویست ناکە بەو نرخە بەرزانە لە هەرێمی کوردستان تۆ تمەن بکڕی و هەڵی بگری ئەگەر مامەڵی خێرای پێوەکەی خێرا قازانجێکی تیایی فرۆشیتەوە ئەوە باشە چونکە زەرەری کەمیش بێ لی دەرەچی بەڵام هەڵگرتنی مای زەرەرە خەڵک هەیە هی سەردەمی پرۆسی ئازادی عێراقی ماوە هی سەردەمی ڕێکوتنی ئۆباما و ڕوحانی ماوە لە 2015 بەو خەیاڵی جارێکتر $100 ببێتەوە بە 400,000 تمەن کە ئێستا 8 ملیۆن و 350,000 تمەنە جاگەرێت تا پاییز تمەن داوازینی باش بەخۆی بینێ بە ڕێکەوتن بە ڕێنەکەوتنیش تمەن بەرزبوونەوە زۆر گەورە بەخۆی نابن مەگەر لە کاتی هەواڵی ڕێکەوتنێکە شۆکێکی بەرکەوێ بەرزبوونەوە تۆمارکە ئەگەرنا بە هێواشی و لەسەرخۆ بەرزبوونەوە بەخۆی نابینێ و ڕێگەدان بە ئێران بە فرۆشتنی نەوت بە چین لەلایەن ئەمریکا وتوی بە بەردەوامی ئەتوانێت هاوشێوەی پێشووتر تمەن بفرۆش ئەمە بابەتی تمەن و دینار بۆ هیوای بە وریایی مامەڵەکەن دینار ترسی لەسەر نییە بەڵام تمەن باشترە کەمێک بە وریاییەوە مامەڵەی لەگەڵا بکەن خۆتان نەزانن بازار دۆخی خراپە موچە نەدراوە شەڕی ئیسرائیل و ئێرانیش کاریگەری لەسەر هاتنی گەشتیار هەبوو ئەمە وای کرده بوو بازار هێندەی تر خراپێ هیچ کاتێک بەقی ئەم دوو هەفتەیە بازار خراپ نەبووە نەهاتنی موچە و خراپی باریدارەی هاوڵاتیان وای کردو بۆ کڕینی پێداویستەکانی ناوماڵ ڕوو لە کڕینی کەرەستەی دووەم بکەن هونەرمەندێکی میلیەڵێ بە ناچاری هاتوون بۆ کڕینی کەرەستەی دەستی دووەم و خاوەنی پێشەنگا و گۆڕەپانەکانی دەستی دووەمیش ئەها مەزادخانەکان ئەڵێن بەهۆی نەهاتنی موچەوە هاوڵاتیان زیاتر ئەو بەرهەموو کاڵایانە کردن کە نرخیان کەمە و لە دەستی دوودا دانراون جا ئەمە لەکوێ لە پارێزگای دهۆک گۆڕەپانن کەرەستێن دەستێ دوێنە گیرۆبوون و نەبوونە موچەی بارێدارایی خەڵکێ زیاتر بەرەف خراپبوونێ بریە و هاوڵاتی نەچارکردنە بۆ کڕینە پیردێ نەفمالێ ڕوولکردنە کەرەستێن کەڤنەن و یانژی دەستێ دوێ بکەن کاروان هونەرمەندێکە ملیە سێمێلێ و بەحث دەکات بۆچی وی ڕوو لە کڕینە کەرەستێن دەستێ دوێ کریە ئەس هونەرمەندێکم نوکە هەتاوی گاوێ نە موچە ناوی دیەک و ئەس خوا بەخشی بێ سێمێلێمە ئەس هاتیم چێت سەکمێک کەبنێکی چ سەکمێک کەبنێکی خۆت مبارەدە بێت ئەویدی بە ئەسمەش بینم دی تاقەتا خۆفی گاوەلماتی خوددانێن جێن فرۆتنا تشتێن کەبنەن و یان دەستێ دوێ ژی بێژن دنهادا خەلک پتریا قەستا ڤانجەها دەکەن بەێ برانی وڵ ئەکییت خەلکی مەش بێ موچەیی وش بێ ش دەستانگیە خو قەستا تشتی دەستی دوو بکەن مستعمل و ئەف تشتی مەژی هەمی ئەوێ بۆشانی نەکو تشت بکردنەوەێتن بەێ ئەکیید إيك محتاج سلاجة مثلا محتاج بده سلاجة دو ورقات كبيرة دي بساط زارة حشتي زارة سلاجة جديد تشتت باقة جنجي نقول تشتت أودينا بس با هاد تشتت كافنانينا يعني خلق تيد هاري والله الحمد لله تين با بيتشي نابد خلقي سيكي كرن جديد كرن دي قسطا فيريكن هفيري جي تشتت بدلوايا مثلا افتخ ما قنابي سيكي أو 4 ورقه 3 ورقه ناکرد وێرە دێت ب 8,000 100,000 5,000 تشتێن دەستێ دوێژی دوو جۆرن کو هەندێک گەلێک دەکەبنن و هەندێکژی تاڕادەیەکی دباشن لێ ژبەر خراپیا ڕەو شادارایی کە لە قەستا ڤان دوو جۆران دەکات ژبەر نەبوونە موچەی و خراپیا بارێدارەیە خەڵکێ خەلک نەچارکریە ji بۆکردنە پێویە نەحمالێ خەلک سەردانە جێن دەستێ دوێ بکەن شێوان قەدر کورسان نیوز دهۆک خۆتان نزانن بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران فڕۆکەخانەکان ڕاگیرا بوون کەس نەیەتوانی لە عێراقەوە گەشت بکا بۆ دەرەوە تایبەت لە بەغدا و هەولێر و سلێمانی تاکە دەواازەش بۆی ئەو خەڵکەی لارێمی کوردستانە بچێ بۆ تورکیا و بچێ بۆ ئەوروپا ئیبراهیم خەلیلە پاس هەیە لە زاخۆ تۆ گوازێتەوە بۆ سلۆپی پێشتر ئەم پاسانە بە $20 لە زاخۆ سەرەکەوتی لە سلۆپی ئاغازی ئەنتاب دابەزی بەڵام لەبەروی خەڵک زۆر بوو وا باسەکە لە 3 ڕۆژە 20,000 کەس لە ئیبراهیم خەلیلەوە چوونەتە تورکیا بە پیادە مەرزێکی زەمینە ئەم خاوەن پاسانە ئەوە مشتریان زۆر ببوو یەک کەس لە $20 کردیان بە $6 و $70 هەتاکو هەفتەیەکی تریش بلیت فرۆشراوە ئێستا خۆمە تاڕ و فڕۆکخانەکانیش کراونەتەوە بەڵام هەر زوو لە هەفتەی پێشۆ خەڵک وەگەوەی نەبێن یاخو باردووکە درێژە بکێشێ یەکسەر بلیتێکیان لە $20 بە $6
جا ئەوترێ شەڕ ماڵوێرانی ئەهێنێ خەڵک زەرەرەکاتیە بەڵامەوە ببوو بە خێروبەرەکەت بوو ئەوان هەرچەندە جۆرێکیشە لە سوود وەرگرتن لە بارودۆخەکە. هەموو ڕێک لێ هاتی نەگرتن تەنێ ڕێکا پەژایی مایە ڕێناس دخوازە بچە تورکیا پرسیارە پلێتا گەشتا تورکیا دکە لێ سەرڕای بلندبوونا بەهای پلێتێ تا 2 ڕۆژ دیژی پلێت دەست ناکەوە. از وی گاوه چما نصای بینه ترکیه بحثی دارم بری راستی بیاد دقات حوالی ما 25 دلار 20 دلار مدبری باشتر بی بس وی گاوه بیا 6-7 دلار گله گرام بیا راستی بیا همین کس نشد بچتم 7 دلار بیتن راستی حوالی 20 دلار 25 دلار بیش عالم هات بس وی گاوه بیا 6-7 دلار گله گرام بیا هر کس نشد بچتن لا هولير هاتم كده اسمه ألمانيا ليرة لشرنا غصوار دبم لبو اسطنبول ولا لبو ألمانيا بس زور أواني بتايبتي عائلة كان عائلة لبو عائلة زور مشكلة زي بقولتي مشكلة يعني بس عائلة بمالو من دارو زور مشكلة عندي باشا مادي كان تأثير مادي زور تأثير دكال استخلق ڕێگا ناودەوڵەتیە ئیبراهیم خەلیل هەرچەندە بۆ ڕێڤینگا بوویە درێژترین ڕێک لێژبەرک و تۆکە ڕێکا چوونەژوور و دەرکەتنێ مایە بە هەربووهایەکێ بە ڕێڤینگ نەچارن vê ڕێکا درێژ بگرنە بەر ji ber ku zaxo sersinûrê welatê Tirkiyeyê Petriya kompaniyê vegastina geştyaran li vî bajarî ne lewa pilêtên hemû geştên Bakurê Kurdistanê û Tirkiye ji van kompaniya derdikevin pilêt jî 2 qat bilind bûne. ازدحام gelekê çêbî ji bi şerî bilêjberên gê 40 dolar bî nûkê çûyê 6 dolara û cih jî nîne nûkê qerabolexek zorê ketiye berên gê vê di sê roja bêjit me heta cih dest bikebet Silêmaniyê û Erbîlê gele şwêrê gele neferê tên post qepatet ê Digel destpêkirina şerê navbera Îranê û İsraîlê û ragirtina geştên asmanî takerêka derbazbûnê dergehê navdewletiyê İbrahim Xelîl bû lewa van kompaniya pilêtên geştên xwe ji 20 dolarên Emerîkî bû 6 dolarên Emerîkî bilind kirîne. Ehmed Saîd, Kursad News, Zaxo. بەپێی ئامارەکان پێوێنی بۆرسای ئیستانبول و کەرتی بانکی تورکیا بەرزبوونەوەیان بەخۆبینەوە بەڵام هێشتا بەرزی ڕێژەی هەڵاوسان بەرزی کرێ و ناجێگیری سیاسی لە وڵاتە مەترسی لەسەر گەشەی ئابوووریەکەی دروست کردو. شارەزار ڕایانوای ئەگەر لە نیوەی دووەمی ئەم ساڵ واتە لە 6 مانگی دووەمی ئەم ساڵ بانکی ناوەندی تورکیا نرخی سوودی بانکی بە خێرایی و یەک لە دوای یەک دابەزێنێ ئەوە جارێکی تر مەترسیە بێت بۆ زیادبوونی ڕێژەی هەڵاوسان لەو وڵات. بارودۆخی ئابووری تورکیا و زانیاریەکانی پێناوەتە سەر ئەم دیوارە پێتانەڵێم کە چییە گوزەرێ لە ئەو وڵاتە و ئابوووریەکەی چی بەسەرێ. بێگومان بانکی ناوەندی تورکیا ڕێژەیەکی دیاریکردووەکەڵێ هەڵاوسان ئەمەوێت تا کۆتایی ساڵ ببێت لە 124. ئەم ڕێژەی هەڵاوسانەواتە بەرزبوونی نرخی کاڵا و شمەک لە 124 بەرزبوونەوە تۆمارکە لە کۆتایی ئەم ساڵ. لە کاتێکدا مانگی ڕابردوو مانگی 5 لە 135 41 بوو ئەڵێ لە 110 دیکەش دایبەزێنم ساڵی ڕابردوو لە 165 ئەوانە بوو نزیک بوو لە 170 هاتوۆتە لە 135. پێشبینیەکرێ دامەزراوە گیانەکان کە هەڵاوسان تا کۆتایی ساڵ لە 130 بێواتە بانکی ناوەندی وڵاتە نەتوانێت بگاتە ئەم ئامانجەی دیاری کردووە لە کاتێکە ئێستا مانگی پێشوو 35 بووە مانگی یاخود کۆتایی ساڵی ڕابردووش و مانگی
چواریش نزیکەی لە 1970.86 بۆرسی ئەستەمبول کە بۆرسەیەکی گرنگە بە سەدان ملیار دلار بەهای بازاری کۆمپانیاکانی نێو بۆرسێ لە 102.5 بەرز بۆتە ئەمە لە کاتێکا لە مانگی سێ بۆی دەستگیرکردنی گەورە سەر و شارەوانی ئەستەمبول ئەکرەمی مامەغڵۆ داوازینی گەورەی بەخۆی بینی بوو هەروەها کەرتی بانکی تورکیاش دامەزراوە بانکیەکانی تورکیاش لە 105.3 بەرز ببوونەوە ئەمانە ئاماژەی باشن بەڵام لەگەڵیشا پێویستی بەڕێکاری ترە بزانین باردۆخی نرخی سوودی بانکی لە وڵاتە چەند بێگومان نرخی سوودی بانکی ئەوەی کە پێوتە ڕیبا یاخود سەعری فایدە ئینترێز ڕێیت ئەو پارەی کە تۆ لە بانک دایانێت و زیایە چێتە سەر بزانین لە تورکیا چەند لە ساڵی 2023 کاتی هەڵبژاردنەکانی تورکیا بوو ئەردۆغان بە پێچەوانەی هەموو دنیا سوودی بانکی داوەزان بۆ لە 108.5 ئابووری ئەو وڵاتی ئەوەنە نەخۆش کرد کە بە 3-4 سەرۆکی بانکی ناوەندی یەک لە دوای 1 و 2 وەزیری دارایی نەتوانرا چارەسەرکرد لە 2024 ئەم لە 108.5 بە ناچاری حکوومەتی تورکیا و بانکی ناوەندی تورکیا و بە ئاگاداری سەرۆکی تورکیا کردیان بە لە 150 واتە 100 لیرە دانایە دوای ساڵی 150 لیرەت وەرەگرت هەروەها ئێستا دوای ئەوەی کە تا ئەستێک هەڵاوسان جۆرێک لە جۆرەکان بۆی بەرزی نرخی سوودی بانکی و کۆنترۆل کراوە لە 146 لە 2025 پێشبینێکی لە مانگی حوتا مانگی 12 بانکی ناوەندی وڵاتە ڕێژەی هەڵاوسان کە پێشتر بۆم باسکردن بیکا بە لە 124 نرخی سوودی بانکی زۆر خێرا داوەزێنی یەک لە دوای یەک لە 102 لە 103 لە 104 کە ئەمە دامەزراوە و شارەزایانی بواری ئابووریڵەن زۆر خراپە ئەو داوەزانەی نرخی سوودی بانکی گەشەی ئابوووریەکەت باشەکە بەڵام ئیستقرارێت و جێگیری ئابووریت نایەتێ هەستەکەی بازار خۆشە بەڵام دوای ماوەیە کە بازار خۆشە ڕێک بازارەکەوێتە نێو چاڵێکە و دۆخی خراپترە بێت ئەها بۆ نمونە هەستەکەی لە پڕ شت زۆرە فرۆشێ و بازارێکی باشەیە بەڵام دوای ئەوە بێ بازارێک ڕوود تێکە ئەوەی کە باش بۆ لێ دەرەهێنێتەوە جا کۆمەڵێک لەمپەر هەن لە بەردەم ئابووری تورکیا یەکێک لەوانە کە سەرەکی ترینە ناجێگیری سیاسی لە وڵاتە لەگەڵ ئۆپۆزیسیۆن دەسەڵات کێشە هەیە ڕکابەرەکەی کە بڕیارە بۆ سەر و کۆمار خۆی هەڵبژێرەکە ئەکرەمی مامۆغڵۆیە لە زیندانایە و هەروەها سەرۆکی گەورەترین شارەوانی ئەستەمبوڵە کە پێگێکی گەورەی هەیە خۆپشاندان لە 15 سێوە بەردەوامە حکومەت ناچار بوو نزیکەی 24 ملیار دلار لە یەدێکی بانکی ناوەندی بەکاربێنێ بۆ ڕاگررتنی بەهای لیرە هەروەها لەگەڵیشە بۆ ماوەی دە ڕۆژێک بۆرسی ئەستەمبوڵ داخرا بە ناوی پشووی جەژن و نەورۆز و هەندێک بابەتی تریشەوە دراوی تورکیاش لیرەی تورکیش بەهێزە هەر بە حاڵ شنەبایەک بێ دابەزێ بڕیارێک بێ بۆ تورکیا سزایەک نەخێ لە ناو خۆیان خۆپشاندانێک گرتبوونەوەیەک سیرەکەی لە 3500 بێ بە 4500 لە 3500 بە 3900 دابەزینی زۆر گەورە بخۆێنێ دراوێکی زۆر لاوازە زۆر بەهێزە هەروەها فشاری کرێی کارکردن خەڵی لەبەروی پارەکە ڕەواجی نییە قیمەتی نییە بەهای نییە داوای کری زیاترەکە نرخی کاڵاوشمەکی تورکی گران دەرەکەوێت بۆ هەناردەی باش نییە لەما کاتە تێچووی بەرزی کاڵای هاوردیا خودت کەرەستەی خاوی هاوردە چکە تورکی ئازان نەنەوتیە نە کەرەستی خاوێک باشی هەیە هەمووی لە دەرەوە هێنەر و ناوخۆی خۆیان دروستیەکەوەی کاتەوە دەرەوە ئەمانە چکە بەهای دراوەکەی دابەزێ تێچووەکان لەسەری گرانە بێت و دابەزاندنی نرخی سوودی بانکیش ئەوەی تر دۆخەکان خراپترەکە هەڵاوسان زیاتکە چۆپ لیرە لە بازارە زۆرەکە هێندەی تر دراو بێهێزەکاتەوە ووا ئەکان نرخی کاڵاشمێکیش گران بێ ڕێژەی هەڵاوسانیش لەولاوە بۆستێ کە بۆتە مۆتەکە ماوەیەکی زۆرە لە سایاسی ئەوانەیە چەقیوە پێناچێ باسانی بگاتە ئەو سەرێک کە بانکی ناوەندی لەگەڵ فەرهاد یەشار پەیامنێری کورسانیوز لە ئەستەمبوڵ ساکەم فەرهاد سڵاو لێبێ باردۆخی ئابووری تورکیا چۆنە لە کاتێکە بانکی مرکزی تورکیا وتی کە فایدە ناگۆڕێ بە جێگیرەی هێڵێتەوە بله بیلال وکی تجی آماجه پیکر ایرو بانک ناوندی یا ترکیه داخویانی یک بلاف کرد و آنها آنکت که حتی نه چه کرده بود او آنکت مها حاضران بود دوی آنکتی دا لگوری به آنکتی انفلاسیون هنه کی داکتی لگوری 6 سالین بوری زیرتر یعنی سری 12 و سری 6 دنبال سری 12 و سری 6 آندا هنه کی داکتی انفلاسیون هلبت جسدی 107 آن داکتی هاتی بده لگوری توی کی یعنی استاتستیکا کرمایا توی کی انفلاسیون هر و یا هر زیاده سری 8 سه بو لگوری انا گیج سری 107 و سه بو
هەروەها لە خەڵکین لە تورکیە دژیان ژی ئەو ئابوورنەسان ئێن تورکیە ژی لە گۆری ئەناگی تەفدەگەریان دوگوتی ئەنفلاسیۆن gelekî xerab e lê enflasyon piştî wezîrê karên aborî Mehmet Şimşek hat Mehmet Şimşek peyam dabû ku gotu em ê enflasyonê daxînin bînin binî deha lê heterê niha binî nehatiye wê asê helbet ji li gorî van kesên ku malbatî yani enflasyona li gorî malbatî sedî 12 de ketiye li gorî karmendî jî sedî 6 dikarin bêjin ketiye lê niha enflasyon Tirkiye ya meha vê Haziranê jî sedî 30 ye helbet dema me rewşa piyasê dinêrin yani rewşa aboriya xelkê dinêrin helbet aboriya xelkê jî li gorî enflasyonê gelekî zehmet e ji ber ku xelk perê ku didîsîne weke muçeyên fermî ve askerî ücret jê ra dibêjin ew askerî ücret nêzîkî 7 milyon kes bi askerî ücretê dixebite ew jî bi malbatiyan ra dema tê hesab kir sedî 5-6 kesên Tirkiyeyê de jî ne tê hesab kirin ew jî gelekî xirab e bo wan kesan ji ber ku ew 22,000 lîreyê distînin ev muçeya lê aboriye nasanin jî an jî lêkolînên ku derbarê van aborî nesan jî ew ne jî anketa çêtkin dibêjin ku ew kesekî divêje herê kêm 92,000 lîra pere bisîne bo ku debara xwe bike lê ew kes em dikarin bêjin 22,000 lîre zêdetir kes 22,000 lîre disînin ew jî her wiha bankî dewletê dike yani bankî hikûmeta AK Partî dikin dibêjin û çi xwasî bêjin enflasyon daketiye jî lê dema em rayalê dinêrin enflasyon gelekî xirab e. Ferhat Yaşar peyamnêrî Kurdistan News li İstanbul her bijît. Basî genimtan bo kem li Iraq xwetan zanin wişka salê we Iraqîş genimî cûtyaran weregirêtەwە. Biryara ka Wezaretî Darayî Iraq 500 milyar dînar wekû qonaqî sêmî şayistî cûtyaran dabeş bikin. Em parêya bo cûtyaranî Iraq wate parêzgehakanî nawerast û bi diyarîkirî nawerast ziyatî gelmiye başûrê Iraq kemtir heybe bewane dê mebestman Herêmî Kurdistan niye. Bo Herêmî Kurdistan ji biryara li mangî ayîndewe dest bi dabeşkirinî çekî genimî wergîra bikire û berpirsanî Iraqî şolên em sal genimî pêwîstmanê ke beşî xwebijêwiyeka xwebijêwî mebestmanê yanî بەشی تا ساڵێکی تر بێخەم و خەیاڵ ئێمە گەنممان هەیە خوا گەورێ بۆ ساڵێک تر ئەگەر بزانین بارانی ئەبێ وشکە ساڵێ بێ پەڵە ئەیە یاخودنە. ئالێرە باسێکی بەرهەمی گەنمتان بۆ کەم و وەرگرتنەوەی هەروە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بە گشتی عێراق بڕیاریاوە سەرجەم بەرهەمی گەنمی جوتیاران وەربگرێتەوە بەڵام جوتیارانی 15 پارێزگاکەی عێراق 4 پارێزگاکەی هەرێم ژمارەیەکی دیاریکڕڵە لەوە زیاتر لەوەی وەرناگرێت بەڵام هێچی پارێزگاکانی تر بێ هەمووی وەرەگرێت لە هەرێمی کوردستان لە 2024 نزیکەی 700 دینار بۆ تۆنێک 2025 یاخود 700,000 تۆن وەرگیراوەتەوە لە 2025 ئەم ساڵ بڕیارە 400,000 تۆن گەنم وەربگیرێتەوە بە نزیکەی ئەوەی کە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەم چەند ڕۆژێک کە پرۆسی وەرگرتنی گەنم لە جوتیاران دەستی پێکردووە 147,247 تۆن گەنم وەرگیرەوە بەم شێوازە هەولێر نزیکەی 38,000 تۆن زیاتر لە 38,000 تۆن وەرگیراوە سلێمانی زیاتر لە 59,000 تۆن 59,526 تۆن گەنم وەرگیراوە هەرچی سەبارەت بە دووەکە 49,714 تۆن وەرگیراوەتە سلێمانی زۆرترینە دوای ئەو دووەکە اینجا هەولێرە سەبارەت بە هەڵەبجە جارێ داتاکە ڕوونیەویش پشکێکی بۆ خۆی بۆی دیاریکرا بوو نرخ چۆنە ئەم گەرمەی کە لە هەولێر و دووەک و سلێمانی وەرەگیرێ هەر تۆنێک ئەگەر بەراو بێ ئەوە 850 دینار یاخود کیلۆی 850 دینارە تۆنێک 1000 کیلو 850,000 دینارەکە و ئەگەر بێت و دێمیش بێ گەرمەکە خۆی ڕوابێ سروشتی بێ 800,000 بۆ هەر یەک تۆن دیاریکراوە 800 دینار بۆ 1 کیلۆ گەنم جا هەرێم کوردستان لەم ژمارەیە زۆرتری هەیە هەرێم کوردستان بڕیاریاوە لەو سایلۆیانی تر لە کارگەکانی یاخود ئاشەکانی کە هەن لە هەولێر و سلێمانی لەوان وەری بگرنەوە و بتوانن لە جوتیاران وەری بگرن و پارەیان بێت کە بێگومان ئەمە هەندانێکی باشە بە بۆی کە جوتیاران ساڵانی ئایندەش گەرمێکی باشتر بڕێن بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتە